سەرکردی حیزب لایەنە کوردستانیەکان لە کەرکووک جەخە لەسەر کاراکردنی پەرلەمانی کوردستان دەکەنەوە و ڕاشی دەگەیەنێن سارنووسی ناوچەجێ کۆکەکان لە بەردەم پرسی ئەنجامدانی ڕیفراندۆم سارنووسێکی نادیارە و ئاشکراشی دەکەن هیچ ئامادەکاریەک بۆ ڕیفراندۆم لە پارێزگای کەرکووک نەکراوە. پێویستە لە ڕێگای دەستگایکی شەرعی هەرێمی کوردستانەوە کە ئەویش پەرلەمانە ئەبێ لێەوە دەرچێ و ئەبێ یاسای بۆ دەرچێ بۆ ئەم بابەتی ڕاپرسیە و ناوچە کوردستانیەکان مەبەستم کەرکووک و ناوچە کوردستانی دابڕێنراوەکان پێویستە لەو یاسایە بڕگەیجی بۆ بکرێتەوە. ئایا ڕاپرسیەکە لە کەرکووک و لە ناوچە کوردستانیەکان بە چ شێوازێکە کرێ؟ ئایا چێ دەنگەدا؟ تا ئێستا ئێمە هیچ هەنگاوێکی عەمەلی نەمان بینیوە لەسەر لەلایەنە دەسەڵاتداری کوردی بۆی هەنگاو بنێ بۆ ئەوی کە کەرکووک بجێڕێتەوە سەر هەرێمی کوردستان بە تایبەت لەم ڕاپرسیە. ئایا ڕیفراندۆمێ بێ بتوانین ئێمە بیکەین جێناکۆکەکان وەکو خاک لە خاکی هەرێم کەمتر نییە وەکو کەمتر زیاترە بەڵام لە خەلانی نفوسۆ کەمێک لە نفوسی سەرنشین کەمێک کەمترە لە هەرێمی کوردستان. ئێمە بچین بەدەستی خۆمان جێنە ناکۆکەکان دابچڕاوەکان لە هەرێم لە کوردستان بچین دای بڕین و ڕازی بین بەوەی کەوا ئێمە لە ناوچەی هەرێمی ئێستەی کەوەکو پێ زەمانەکەی کۆنی حکوم زاتەکان پێوت ئێمە بچین لەسەر ئەوە ڕیفراندۆم بکەین باقی خاکی کوردستان بەجێبێت ئەوە دەبێتە مێژوویەک لەو مێژووە تا ماوە لە بنی دەرناچین. پێمان وایە یعنی بەبێ ئەم ناوچانە کردنی ڕیفراندۆم یا ئەنجامدانی ڕاپرسی گشتپرسی هیچ مانایەکی نابێت و جگەلەوەی بۆی کە زەمانی هەبێ پێویستە بۆی وڵاتی یەکگرتووەکان نەتەوە یەکگرتووەکان سەرپەرشتی بکەن و وڵاتانی ئەوروپا هەموو سەرپەرشتی بکەن و ئاگادار بن لەو بارودۆخی کارڕوا چونکە ئەمە مەسەلەیەکی چارەنووسازی نەتەوەکەمانە. پسپۆڕێکی بۆری هەڵبژاردن و ڕاپرسی شای دەگەیەنێت ئامادەکاری بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم پێویستی بە 180 ڕۆژەیە و دەشلێ و ماوەی بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم دیاری کراوە لەگەڵ ستاندەردی نێودەوڵەتیدا یەک ناگرێتەوە. 180 ڕۆژی پێویستەوێ هەموو هەڵبژاردنێک یاخود ڕیفراندۆمێک پێش ئەوەی ئەنجام بدرێتە بێ کۆمیسیۆن ئاگادار بکرێتەوە کەچی کۆمیسیۆنی کوردستان تا ئیساکە کارمەندی بۆ دانەمەزرەوە و ئۆفیسەکان نەکراوەتەوە لە شارەکانە هیچ لۆجستێکی بۆ نەکراوە لەبەر ئەوە من ئیشەکە زۆر بە قورس زانم و ئەگەر بکرێتی زۆر بە نقصانی ئەکرێت بە تایبەتی لە ناوچە دابڕێنەکان دوایەوە داتاکانیان پلانیە سجلی ناخبینیان نییە کۆمیسیۆنی هەرێمی کوردستان ئەبێ لەگەڵ کۆمیسیۆنی عێراق تەنسیقێک بکەن بەڕێی من ئەگەر بکرایەوە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراق ڕێک بکەوتایە کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراق ئەنجامی ئەم ڕیفراندۆمی بدایە زیاتر شەرعیەتی بوو زیاتر ئەوەی لە ڕووی تەکنیکیەوە ئامادەکاری باشتریان هەبوو چونکە کاریان کردووە بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگەکان و هەروە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆمیسیۆنی عێراق وەک شارەزانی بواری هەڵبژاردن و ڕاپرسی ڕای دەگەیەنن حکوومەتی هەرێم کەم تەرخەمە لە ئەست بەشداری نەکردنی ناوچە جێناکۆکەکان لە سوارچێوەی ڕیفراندۆمەکەی هەرێمدا و گلەیەکەشان لەوە سەرچاوی گرتووە نەبوونی هیچ ئامادەکاریەک هێمایە بۆ بەشداری نەکردنی ئەو ناوچانە لە ڕیفراندۆمەکەی 25 ئەیلولدا. خاکێکە ناونرابێ ناوچە جێناکۆکەکان و ڕوبەرەکەی زیاتر بێ لە ڕوبەری ئێستای چوار پارێزگاکەی هەرێم و ڕێژەی دانیشتوانەکەشی نزیک بێ لە ڕێژەی دانیشتوانی هەرێم ناگونجێت و ناکرێ بە دابڕێنراوی بمێنێتەوە و بەشێک نەبێ لە ڕیفراندۆمەکەی هەرێم. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.